بۆچی دەڵێن شەکرەی جۆری یەکەم و جۆری دووەم؟ بەناوی خودای گەورە و میهرەبان، من دکتۆر جاسم محەممەد ئیبراهیم، پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی هەناودل لە نەخۆشخانەی میهرەبانی. جۆرەکانی شەکرا بە تاکید گوێتان لێبووە کە دەڵێن جۆری یەکەممان هەیە و جۆری دووەممان هەیە. بۆچی دەڵێن جۆری یەکەم، بۆچی دەڵێن جۆری دووەم، کامیان مەترسیدارترە، کامیان چارەسەری ئاسانترە؟ جۆری یەکەمی شەکرا ئەوەیە لە با بڵێن لە تەمەنی گەنجی یاخود لە منداڵان زیاتر ڕوو دەدات و هۆکارەکەشی ئەوەیە تێکشکانی خانەکانی بێتا. جۆرە خانەیەک هەیە لە ناو پەنکریاس ناوی بێتا سێڵە. بێتا سێڵ یاخود خانەی بێتا کەوا بەرپرسە لە دەردانی ئینسۆلین، ئەو خانانە تێک دەشکێن. هۆکارەکەشی چییە؟ بەرگری لەشی خۆمان، زۆربەی جار بەرگری لەشی خۆمان هەڵدەستێ بە تێکشکاندنی خانەی بێتا، کە خانەی بێتا تێکشکاو نەما پەنکریاس توانای دەردانی ئینسۆلینی نامێنێ. کە ئینسۆلین نەما، ئینسۆلین چییە؟ ئینسۆلین هۆرمۆنێکە ڕێکخستنی شەکرە لە ئەستۆی هۆرمۆنی ئینسۆلینە. یعنی هۆرمۆنی ئینسۆلین وا لە شەکرە دەکات، وا لە شەکر دەکات، شەکری خوێن دەکات بچێتە ناو خانەکان و مێتابۆلیزمی دەکات، وا لە شەکر دەکات بڕوا لە بۆ مێشک، وا لە شەکر دەکات بڕوا لە بۆ ماسوولکەکان. کەواتە ئەگەر ئینسۆلینمان نەبوو کێ تەوزیع و کێ دابەشکردنی شەکرە لە ئەستۆ دەگرێت، هیچ هۆرمۆنێکمان نامێنێت. کەواتە شەکرەی خوێن بەرز دەبێتەوە. بۆیە پێی دەڵێن شەکرەی جۆری یەکەم. شەکرەی جۆری یەکەم عادەتەن لە تەمەنی گەنجیدا هەیە، لە خوار 35 ساڵی هەیە و لە منداڵانەوە دەست پێ دەکات و دەستنیشانکردنشی وەکو باسمان کرد بە پێی فەحسی شەکرەی ڕۆژانەیە و هەروە فەحسی شەکرەی سێمانجی ئەمە دەتوانین دەستنیشانی بکەین. جۆری دووەم چییە؟ جۆری دووەمی شەکرا. جۆری دووەمی شەکرا عادەتەن لە کەسانی لەسەرەوەی 35 ساڵ ڕوو دەدات، لەسەرەوەی 35 ساڵ زیاتر ڕوودات. هەرچەندە ئێستا بە پێی چەندین لێکۆڵینەوە سەرچاوە دەریان خستووە کەوا شەکرەی جۆری دووەم لە تەمەنی کەمتریش ڕوو دەدات، لە تەمەنی 25 ساڵیش ڕوو دەدات. ئەویش بەهۆی چەند هۆکارێک، ئەویش هۆکاری چیە؟ هۆکاری قەڵەوی لە نێوان نەوجەوانان و ئەوانەی کەوا تەمەنیان گەنجە. جۆری دووەم چییە؟ جۆری دووەم ئەوەیە پەنکریاسەکەمان وەکو باسمان کرد لە جۆری یەکەم پەنکریاسی هەبوو، خانەی بێتای هەبوو بە تەواوەتی تێکشکایە، هیچ ئینسۆلین دروست ناکە. بەڵام لە جۆری دووەم چییە؟ لە جۆری دووەم خانەی بێتامان هەیە، بەڵام ژمارەکانیان کەمە، ژمارەی کەمە. ئەو ئینسۆلینەکە دەردەدات، ئینسۆلینەکە تەواو کافی نییە لە بۆ تەوزیعکردن، دابەشکردنی شەکرە لە بۆ خانەکان، لە بۆ ماسوولکە، لە بۆ مێشکمان. ئەوە جۆرێکی دی. جۆرێکی ترمان هەیە، هەر جۆری دووەمە، خانەی بێتامان زۆر طبیعیە، ژمارەیەکی زۆر باش خانەی بێتامان هەیە. ئینسۆلینیش تەواو دەردەدات، بەڵام ئینسۆلین مەناعی لە بۆ پەیدا بووە، ڕێگری لە بۆ پەیدا بووە لە بۆ ئیشوکاری ئینسۆلین. ئینسۆلین ناتوانێت ئیشی خۆی بکە. ئەوەش بەهۆی چی؟ بەهۆی کەلەکەبوونی خانەی چەوری لە ناو زک و لە بن پیست. ئەوە هۆکارێکە لە بۆ ئەوەی کەوا ئینسۆلینیشمان هەیە، بەڵام ڕێگر هەیە لە ئیشکردنی ئینسۆلین. ئینسۆلین ناتوانێت ئیشەکەی خۆی بکات و وەڕێخستنی شەکرە پەکی دەکەوێت، شەکرەی خوێن بەرز دەبێتەوە. پێی دەڵێن جۆری دووەمی شەکرا. کامیان مەترسیدارترە؟ طبعاً وەکو مەترسیداری هەردووکیان مەترسیدارترە، بەڵام جۆری دووەم زیاتر مەترسیدارترە. لەبەرچی؟ لەبەر ئەوەی جۆری دووەم دەڵێت ئەو کاتێک کە تەشخیصکرا کە جۆری دووەمی هەیە، ئەو کەسە احتیمالی هەیە 10 ساڵ لەمە و پێش شەکرەی هەبوو بێ، هەستی پێ ناکات چونکە نیشانەی نییە. بۆیە شەکرەکە کاتێک تەشخیص دەکرێت لە جۆری دووەم، ئەو ئیشی خۆی کردووە، ماکە خراپەکان پەیدا بووە، تەئسیری لە چاوی کردووە، تەئسیری لە گورچلەی کردووە، تەئسیری لە دەمارەکانی قاچی کردووە. بۆیە جۆری دووەم مەترسی زیاترە لە جۆری یەکەم، چونکە جۆری یەکەم تەشخیصکردنی ئاسانترە. منداڵەکە دەبێتە تەمەنی 4-5 ساڵ هەستی پێ دەکەی، زۆر میز دەکات، زۆر ئاو دەخوا، وەکو پێویست نییە لاوازە، فەحسێکی لە بۆی دەکەی دەردەچێت شەکرا. بەڵام هیچ جۆری دووەم نەخێر، تەشخیصکردنەکەی تاخیرتر دەبێت. بۆیە ماکە خراپەکانی بەدیار کەوتووە، ئەوجە تەشخیص کرایە. ئایا چارەسەری کامیان ئاسانتر و زەحمەتترە؟ دەبەن چارەسەر وەکو چارەسەر و زەحمەتی و باسم کرد. ئەویش دەتوانین بڵێن دوو نقطە باسکەم. ئەویش یەکەم شت، جۆری دووەم لەبەر کەسەکە کەسێکی پێگەیشتووە و دەتوانین پێی بڵێن بۆ نمونە ئەو حەبەی دەخۆی، ئەو دەرمانی دەخۆی، چەند ڕۆژ وەردەگری، چەند ڕۆژ وەرناگری، ئەوە تۆزێک ئاسانتر لە بۆ دکتۆر و کەسەکەش زیاتر پابەند دەبێت بە دەرمان و عیلاجەکانەوە. لە لایەکەی ترەوە منداڵێکە 5 ساڵە نەخۆشی شەکرەی هەیە، زۆر زەحمەتە ئەتوپی بڵێ ئەو جبسەی مەخۆ، ئەو شەکرەی مەخۆ، ئەو شەربەتەی مەخۆ، ئەو ئینسۆلینی فلان سەعات لێدی، زۆر زەحمەتە. دایک و باب دەبی زۆر ئاگان لێبی کە لەو دوو ناحیەوە جۆری یەکەم زەحمەتترە چارەسەرکردنی. بەڵام لە ناحیەکی ترۆ کە باسی کەین،
لە کەماکە خراپەکان پەیدا بوونا جۆری دووەم زەحمەترە چونکە ئەو باسم کرد جۆری دووەم تاخیرتر دەستنیشان دەکرێت بۆیە ماکە خراپەکان ڕوویدایە کەسەکە گورچیلەی زەئیف بووە چاوی زەئیف بووە دەمارەکانی لاقی زەئیف بووە بۆیە ئەوە زۆر زەحمەت دەبێت لە بۆ دکتۆر چارەسەری ئەو ماکە خراپانەش بکات لەگەڵ شەکرەکە بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی